یانی نەورۆز ئامادەکارەکانی بۆ دووەم هەفتەی خولینە عێراق کۆتای پێنا بۆ ڕوبەڕبوونەوەیانی نەوتی بەغدا و ئامادەیە و ڕانەری تیپەکەش هەڕەشە لەویانێ دەکات کە لە شاری سلێمانی یاریان لەگەڵدا دەکەن. تیپەکە دەیەوێت بەختی خۆی لە دووەم هەفتەی خولینەبی عێراق لە یاریگای خۆی تاقی بکاتەوە، بەڵام ئەرکەکەی وە ئاسانیە و ڕاهێنەری تیپەکەش ڕای دەگەیەنێت کە هەر یانەیەک لەگەڵمان یاری بکات نابێت بیر لەوە بکاتەوە کە دێن بۆ شاری سلێمانی بۆ گەشت و گوزار. دوای یەکەم شکستی لە خولینەبی عێراق یانەی نەورۆز دوایین ئامادەکاریەکانی بۆ دووەم یاری خۆی بەرامبەر یانەی نەفت ئەنجامدا و ڕاهێنەری تیپەکەش هەموو شتێک لەسەر پێکهاتەی تیپەکەی ئاشکرا دەکات. بەو کەمی تەدریبە و بۆ کورتی نەیاری ودی نەهەن خۆتزانی بینیت یاریەکان تقریبا نو یاریزانمان یاریزانە لە ساحەبوون کورد بوون لەبەرەواڵی من خبریان نییە لە دەوری نایب يعني یاریان کرد بەڕاستی يعني زۆر باش بووی من الحمدلله والشكر لله بەتاکیدی نەبەس تەمرینمان کەم بوو و یاری ودیمان نەبوو بەڵام یاریزانمانیش نییە يعني بەتایبەتیش دشونە ئەساسی دشونە قورسمان نیمانە ئیمە ناتوانستی من یاریزان بینی من و قورسەکەی ئەوەیە ناتوانستی من عداد باش بیکەی من يعني ئەوە هەموو قورسە بۆ دەوری بزانن لەم لێرە نەهاتنە بۆ سیاحە مەسیاحە حەزەکەم انشاءالله فەرقەمان شتێکی جوان بیکەی لەگەڵ نەوت واللهی چاومە هەموو یاریەکان چاومە لە سی خاڵە سەرەڕای دۆڕاندنیان لە یەکەم یاریدا بەڵام یاریزانان لە ئەستی خۆیان ڕازین و هۆکاری شکستەکەشیان ئاشکرا دەکەن بۆیە یاریزانان ناتوانن لە ئێستادا بەڵێنی گەورە بدەن ئەوەش لەبەر خراپی بارودۆخییانەکەیان لەبەرەوەش تەنها بیر لەمانەوە دەکەن لە خولینەبی عێراق. وەکو خۆتانە زانن ئامادەکارێکی یەکجا باشمان نەکرد وەکو لە ڕووی مەعسکەرەوە لە ڕووی تەدریباتەوە ئەو نەفریان نەکەوتین لە تقریبی هەفتەیە بۆ 10 ڕۆژێ تەمرینی خۆمان کردووە و داخلی ناوی دەوری بووین بۆیە سواز بۆخوا ئاسێکی باشمان پێشانە بەڕاستی خۆی لە مەلعەبی دەرەوە خولی عێراقی کەمێ قورسە بۆ هەر ئەوەش بوو هۆکارەکەی کە دۆڕانمان ئەم یاری دووەمانە لەگەڵ نەفت لە ساحەی خۆمانە ئینشەڵڵا ئەنجامێکی باشمانە بێ خۆمان باشی ئاماداکەین بەڵێنی زۆر گەورە ناین ڕاستی لە چونکە لە توانای ئەویان یانەکەمان تازە بەشداری خولی نایبی عێراقەکە بەڵێنی ئەوایەن بە هەندەران کە هەموو هەوڵێکی خۆمانین بمێنینەوە لە خولەکەیە ئینشەڵڵا بە پشتیوانی خوا بەهۆی خراپی ئامادەکاریەکانیان بۆ خولینەبی عێراق و لەهاتنی یاریزانە پیشەگەرەکان بۆ پێکهاتەی تیپەکە یانەی نەورۆز بەدەست کۆمەڵە کێشە و گیریگرفتە تێپەڕ دەبێت بەڵام بەهۆی متمانە بەخۆبوونی ڕاهێنەر و یاریزانانی تیپەکە کە زۆربەیان کوردن وای کردووە کە ستافی تیپەکە هەڕەشە لەو یانانە بکەن کە دێنە سلێمانی و پێیان دەڵێن کە نابێت هیچ یانەیەک بۆ گەشت و گوزار بێتە سلێمانی و ئەبێت ئەوەش بزانن بەرامبەر یانەی نەورۆز یاری دەکەن. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.